لە چەند ساڵی ڕابردوو هەر چالاکی خۆپیشاندانێک رابێت ئەگەر درێژەی کێشابێت و بازنەی ناڕەزایەتیەکان فراوان بوو بێت دەسەڵات لە بری وەڵامدانەوەی داواکاریەکان بژاردەی سەرکوتکردن و بەکارهێنانی هێزی هەڵبژاردووە. هێز ئەمنیەکان هەمیشە بەکارهێنراون بۆ داپلۆسین و گرتن و کوشتنی خۆپیشاندەران. ئەوەش لۆژیکێکی نەگۆڕە و هەمیشە دەسەڵات بەکاری هێناوە بۆ دەمکوتکردنی هاوڵاتیان. ناڕەزایەتی کە بەهێز سەرکوتکرا ناڕەزایەتیەکان زیاد دەکات، تەشەناکە گەورەترە بێ، ڕەنگە لە قۆناغێکە بتوانێت کپیکە بێدەنگی کە، بەڵام دوجار لەحزەیەک هەیە کە ئەتەقێتەوە و هەموو شتێک لەو دەسەڵاتە ستەمکارە وەرەگرێتەوە. هەموو دەسەڵاتانی کە نادیموکراتن وەڵامی داخوازی خەڵکیان پێنیە، پەنابن بۆ سەرکوتو، بۆ کوشتن و بۆ تۆقاندن، بۆی خەڵک بترسێ و دەست لە مافەکانی هەڵبگرێ. بەڵام ڕەنگە قۆناغێک دوا بخرێت لە ناڕەزایەتی، نەتیجەی ناڕەزایەتی. هەر کاتێک خۆپیشاندان نزیک بوو بێتەوە لەوەی تەنگ بە دەسەڵات هەڵبچنێت، ڕاستەخۆ هەڵمەتی ڕەشبگیری دەستی پێکردووە. لە خۆپیشاندانەکانی حەڤەی شوبات سەرڕای شەیدکردنی 10 کەس، ژمارەیەکی زۆریش بریندار بوون، سەدان کەسیش دەستگیر کران. دەسەڵات ئەو کاتە کەوتەخۆ کە بازنەی ناڕەزایەتیەکان نزیک بوو بوویەوە لە کورسیەکانیان. هێزەکان بەزەییان نییە، ئەوان فەرمان جێبەجێ دەکەن. هەر کاتێک فەرمان کرا دەست دەکەن بە دەستگیرکردن و کوشتن و گرتن و ڕفاندن. ئەو کاتە کۆتایی دیە کە ئەقڵەتێکی مەدەنی حکومڕانیکە. ئەم ئەقڵەتێکی سە حکومڕانی کوردستانەکە ئەقڵەتێکی بنەماڵەیە، جەردەیە، پشتی بەهێز بەستووە. بەڵڕاستی لە کولتوری مەدەنی نەگەشتون. ڕاستە لە ئەوروپا ژیاون، توانم بڵێم بەشی هەرە زۆریان پاسپۆرتی ئەوروپی لە جیرفانیانایە، مناڵەکانیان لە ئەوروپا خوێندویانە، بەڵام ئەقڵێتەکەیان نەگۆڕاوە. بۆیە هەچ کاتێک کە ئەقڵەتێکی مەدەنی حکمی کرد، بڕوای بە حکمی هاوڵاتی هەبوو، بڕوای بە حکمی مەدەنی هەبوو، بڕوای بە گەلی خۆی هەبوو، نەک پشتی بە ئێران و تورکیا و دەرو دراوسێ بەستە بوو. ئەو کاتە توانێت لە بەرامبەر خۆپیشاندانە بە شێوەیەکی مەدەنی مامەڵەکە. لە خۆپیشاندانەکان زیاتر ئەو کەسانە دەبنە نێچیری هێزەکان کە چالاکی خۆپیشاندانەکان و سەرپەرشتی دەکەن، دەستگیر دەکرێن و دەخرێنە زیندانەوە. لە قۆناغی دووەمیشدا ئەگەر ناڕەزایەتیەکان بەردەوام بێت، بڵاوپێکردنی هێز و بەسەربازگەکردنی شارەکان بژارەی دیکەی دەسەڵاتە. گومانیان لە هەر کەسێک بێت قۆڵ دەکەن بە قۆڵیا و بەرەو زیندان دەیبەن. جگە لە جێبەجێکردنی داواکاریەکانی خەڵک هەر کارێک دەکەن بۆ کبکردنەوەی ناڕەزایەتیەکان. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.